بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی سەنگین، گوێگرانی بەڕێزی ڕادیۆی دەنگوی ڕووناکی، داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆی بەسەر دڵ و دەرونی هەموو لایەکە ببارێنێ. یا ڕەبی پەروەردگارە داوات لی ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزت، بە ئیسمی عەزەمت، ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە. یا ڕەبی خۆیە ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە، خۆیە ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە. یا ڕەبی خۆیە داوات لی ئەکەین ئەو کەسانەی کە تووشی ناڕەحەتی و ئێشێک هاتوون. یا ڕەبی خۆیە ئەو کەسانەی کە دنیا لەسەریان بچووک بۆتەوە، خۆیە تۆ دەرگاکانی خەیرت گەورەیە، دەرگای خەیر بەسەریان ناوەڵاکە. یا ڕەب العالەمین، دەرگاکانی خەیر زۆر گەورە و بەرفرن. یا ڕەبی پەروەردگارە دەرگاکانی خەیر بەسەریان ناوەڵا بکە، یا ئەکرەم الئەکرەمین. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە بەرنامەی پێوەر بە خزمەتتان ئەگەینەوە کە دیارە میزانی خوا، پێوەری خوا زۆر کات لە پێوەری مرۆڤەکان جیاوازترە. پێوەر لەم دینە شیرینەیە زۆر کات لە پێوەری ئینسانەکان جیاوازترە. بۆیە ئێمە هەندێک پێوەرمان لە خزمەتتانە باس کردووە: پێوەری عەقڵ و مەعریفەت، پێوەری دنیا و ئاخرەت، پێوەری چاکسازی و نوێبوونەوە لە خزمەتتانە باس کرا. ئەمڕۆ دێمە جۆرێکی تر لە جۆرەکانی پێوەر کە ئەویش بریتیە لە پێوەر لە مەسئلەی ئاسانکاری و تەیسیر و تەشدیدە لە نێوان توندڕەوی و میانڕەویە. ئایا میانڕەوی کامەیە؟ توندڕەوی کامەیە؟ ئایا لە میزانی ئینسانەکان و تەوەجوهە ئیسلامیەکان ئەمڕۆ لەگەڵ میزانی شەریعەتە جیاوازیەکەیە؟ ئایا ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی موسڵمان پێ ئەڵێت میانڕە و لەگەڵ توندڕە و ئایا ئەمە لەگەڵ شەرعا یەک ئەگرێتەوە؟ ئایا ئەو پێوەرە هەمان ئەو پێوەرەیە کە ئیسلام داوای ئەکا، یان پێوەرەیەکە کە بە نەفس و هەوای ئینسانەکان جێبەجێ ئەکرێ؟ پێشتر لە مەسەلەی نەرمڕەوی و توندڕەویدا ئەمێ بچمە خزمەت چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لە خزمەتیا بوەستین. کاتێک کە ڕەب العالەمین ئەفەرمێ لە سوورەتی بەقەرە ئاەتی 185 ئەفەرمێ: یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر. خوا جل جلاله نەرمی و سەهلی بۆ ئێوە ئەوێت، توندی و ناڕەحەتی بۆ ئێوە ناوێت. یان کاتێ وەصفی پێغەمبەرمان عەلەیهی الصەلاة وەسەلام ئەکات، ئەفەرمێ: وما أرسلناك إلا رحمة للعالمين. ئێمە تۆمان ڕەوانە نەکردووە ئللا بۆ ئەوەی کە ڕەحمەت بی، نەک بۆ تەنها بۆ بەشەریەت و مرۆڤایەتی، بۆ هەموو گێتی و گەردوون ئەوەی لە کەونە هەیە هەر هەمووی. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تۆ ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی بۆ ئەوە. یان ئەفەرمێ: ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. لنێوان ئەم میانڕەوی و توندڕەویەدا دەرگایەک ئەکاتەوە. خوا حەڵاڵ طەیب و پاکەکانی بۆ حەڵاڵ کردوون، خەبیث و پیسەکانی بۆ حەرام کردوون. دیارە باسی طەیب و پاک بە نەظەری دین و شەریعەت، نەک بە تەبعی ئینسان. کاتێک کە باسی خەبائیث ئەکا، پیسەکان، بە نەظەری شەریعەت و عاقبەتی ئومورەکان، نەک بە نەظەری کاتی و بچکۆلەی ئینسان. ئاەتێکی تر خوای گەورە لە سوورەتی مائیدە لە 6 ئەفەرمێ، آية 6: ما يريد الله ليجعل عليكم من حرج ولكن يريد ليطهركم
وليتم نعمته عليكم لعلكم تشكرون. خوي گەورە ناڕەحەتی بۆ ئێوە ناوێ، بەڵام ئێوە پاکتان کاتەوە، نیعمەتەکانی خۆی بەسەرتانە تەواو بکە تا ئێوەش شکرانە بژێر بن. پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە چەندین فەرمایشتا تەئکیدی لەسەر مەسەلەی ئەوە کردوتەوە کە خەڵکی موسڵمان خەڵکێکی نەرم بێت. ئەفەرمێ فإنما بعثتم ميسرين ولم تبعثوا معسرين. ئێوە وەها ڕەوانە کراون و نێرراون کە سەهل بن، ئاسان بن، عسر و ناڕەحەت و ڕق نەبن. إن هذا الدين يسر. ئەم دینە دینی تەسامحە، دینی سەهلیەتە. ولن يشاد أحد هذا الدين إلا غلبه. هیچ کەس نییە توندی کردە بێت لەسەر خۆی ئەم دینە ئیلا زاڵوە بەسەریە نەیتوانی وە جێبەجێ بکە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم اختیار نەکراوە هیچ کاتێک لە نێوان دووشتە ئیلا هاتووە سەهلەکەیانی هەڵبژارتووە مادام تاوان ما لم يكن إثما. سبحان الله، ئەوە زۆر گرنگە لەم فەرمایشتە ما لم يكن إثما. ئەمە پێوەری خوا لە پێوەری ئینسانەکان جێ ئەکاتەوە کە دواتر دێمە سەری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر دووشت هاتوێتە پێشی ئیلا سەهلەکەیانی هەڵگرتووە مەگەر گوناه بوو بێ. ئەگەر گوناه بوو بێ ئیتر ئەو کاتە ئەسرەکەیانی هەڵبژاردووە، ئەیسەرەکەی هەڵنەبژاردووە. جوانترین دینێ، خۆشەویستترین دینێک لە لای خوا جەل جەلالوه دینێکی پاکە کە تەسامحی تیا بێ. أحب الدين إلى الله الحنيفية السمحة. ابن القيم رضا رحمتي خوای لێ بێ ئەفەرمێ ئەم دینە پیرۆزە، ئەم دینە شیرینە لە هەموو ڕۆکانەوە متەکاملە. وەنیە ئەڵێ هەر کەسێک بێ بە تەواوی معنە لە مەسەلەی یوسر و عوسر تێبگە ئەبێت تەواوی دین جێبەجێ بکە. چونکە ئەم دینە هیچ نەقسێکی تیان نییە، مؤسسەیەکی زۆر گەورەیە، پێک هاتووە لەسەر عەدل و حکمەت و مەسلحەت و ڕەحمەت بۆ عەبدەکان. بۆیە گرنگە ئینسانی موسڵمان هەمیشە لە هەموو لایەنەکانەوە دەست ئەبا بۆ دین، نەک سوچێک ئەگرێ واز لە سوچێکی تر ئەهێنێ، نا هەموو دین. ئێمە موسڵمان نابێ بە پێی کات بجوڵێنەوە. سبحان الله، بە درێژایی مێژوو حەرەکاتی ئیسلامی ئینسان ئەمەیان تێ ئەخوێنێتەوە. زەمانێک هەبووە حەرەکاتی ئیسلامی ئەو هەموو ئاەتەی خوا باسی قیتالەکە پشتگویان خستو خۆیان بۆ کافر باسی قیتال نەکە، بڵێ وەڵا لە دینەکەی ئێوە شەڕ هەیە، کوشتن هەیە. زەمانێک هەبووە خەڵکی موسڵمان نە تەنها دەسی بردو بۆ ئاەتەکانی قیتال، وازی لەو هەموو ئاەتی تەسامح و خۆشبەختی مرۆڤەکان هێناوە، وازی لەو هەموو ئاەتی ڕەحمەت و بەزەیە هێناوە. یعنی چوە لایەکی زۆر بچووک و ضەیقی لە دینە گرتووە. بۆیە ئیبن قەیم ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ناگەیتە مەرامی عەدلی ئیسلام ئیلا بە متەکاملی دەستبەری بۆ هەموو ئیسلام لە هەموو جیهاتەکانەوە و کار بە هەر هەمووی بکەی و قەناعەتت بە هەر هەموویە بێ، ئینجا ئەگەیتە عەدالەت و ڕەحمەتی ئیسلام. بۆیە هەندێک جار هەندێک کەس دەوەچێ بە زۆر ویستوێتیان عەدالەتی ئیسلام جێبەجێکەن، بەڵام ڕەحمەتی ئیسلام لەگەڵیا جێبەجێ نەبووە، مەسلحەتی ئیسلام لەگەڵیان نەهاتوەتەوە، حکمت و دانایەتی لەگەڵیان نەهاتوەتەوە. و هەندێک کەس ویستویانە بە شلگیری، وەکو ئەوەی کە مەشهورە کە ئەگەر مەسیحیەکان زلەیەک لە لایەکیان درابێ لاکەی تریان کردو بۆ زلەی دووەم کە ئەوە پێچەوانەی قورئانیش لە قورئانە بەو شێوازە نییە کە ئەوەندە ئەو دینە بەو شێوازە بوو بێ کە ئینسان لە ئینسانەتی خۆی دەرکات زلەیە بدەی لەم لە ئەو لاکەی تر کاتەوە زلەی تری لێ بدەی، شتیوان نییە لە دینی مەسیحیەتیشە. بە هەر حاڵ ئێمەی موسڵمان پێویستە وەکو ئیبن قەیم ئەفەرمێ متەکامل لە هەموو ڕۆکانەوە دەستبەرین بۆ دین. اینجا هەستەکەین کە هەست بە سەماحەتی دین ئەکەین، هەست بە یوسری دین ئەکەین. ئێمە ئومەتێکین وسط بمعنى عدالة. وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا. ايوه قالك وسطيات بو معنى يناك إنسان كان يتر لها مشتكان نيوند بقرن نا وشي وسط شون حركة هي لقل وسطة جوازيه لزمان عربية
وەسەد کە فەتحەیەکی هەیە مەرج نییە ڕێک ناوەڕاستی شتێک بکات. یعنی ئێوە لە نێوەندان، لە نێوەندی ئاینەکانان، فکرەکانان، بیرۆکەکانان. بۆیە ئینسانی موسڵمان زۆر گرنگە هەموو لایەنەکانی دین هەڵگرێ، هەتاوەکو مەقاسیدی شەریعەت بێتە دی و مەفهومی وەسەطیەت بێتە دی. مەسەلەی وەسەطیەت لە فەلسەفەی ئیمامی غەزالیە پێوترێ القەوام، وكان بين ذلك قواما. فرمي أم أمتي أمتي قوامة، أمتي وسطية. أم وسطيتيك دين أيوت لمسألة آسان كاري، نرم روي، ميان روي، لقلتون روية. أم وسطية وسطيتك لقل دينا بيتو. إما بويا لمتارايا كمين جارباسي میزانی خۆ پێوەری خوا ئەکەین جل جلاله لەوەی کە وەسەطیەت چۆنە لە پێوەری خوایانە. یەکەم هەموو دینەکە خۆی بۆ خۆی ئەبێ ئەمە لە معلوم بێ لە میزانی خوای بەم شێوازێ هەموو دینەکە بریتێ لە ڕەحمەت و بەزەیی و هەڵگرتنی ناڕەحەتی لەسەر عەبدەکان. ئەمە زۆر گرنگە کە ئێمە بزانین ئومەت یان ئیسلام بە هەموو پێکهاتەکەیەوە بە هەموو مؤسسەکەوە ئەکاتە ئەوەی کە مؤسسەیەکە پڕ لە ڕەحمەت، پڕ لە بەزەیی. لەوە چێ کەسێک لێرە نەظەریە ئەوەی بۆ بێتە پێش چاو باشە چۆن لە ئیسلامە لە کاتی جەنگ و جیهادا کوشتن هەیە و ئەم کوشتن ناوی لێ ئەندێ ڕەحمەت، چۆن دەستبڕین هەیە ناوی لێ ئەندێ ڕەحمەت. عەزیزانم، کاتێکەوە دەستبڕین هەیە لەوە چێت تۆ تەنها سەیری مافی مرۆڤێ بکەی لێرە، بەڵام ئیسلام دێت وەکو مؤسسەیەکی گەورە دەستێک ئەبڕێ، ئەگەر نەبڕێ و ئەلێرەدا یوسر بەکار بێت ئەو کاتە سەیرەکەی دیفاع لە گەندەڵی کراوە، دیفاع لە دزان کراوە، مجتەمەع تێک چووە، جەریمە و خراپەکاریەکان دیفاعیان لێ کراوە. بۆیە نابێ با مرۆڤەکان هەندێک تەضحیە بە خۆیان بدەن بۆ ئەوەی جەریمە بڵاو نەبێتەوە، چونکە کە جەریمە بڵاو بۆ زۆر بە ئەستەم چارەسەر ئەکرێ، گەندەڵی بڵاو بۆ زۆر بە ئەستەم چارەسەر ئەکرێ. بۆیە لە جەنگی و جیهادا کاتێکە کەسی موسڵمان لەگەڵ بەرامبەرەکەی ئەوەستێ زۆر جەریئە، زۆر پیاوە، خوای گەورە ئەفەرمێ ئیذا لەقیتم الذین کەفەروا فضربوا الرقاب. گەیشتنە کافران نەفەرمێ ملیان بقرتیان، ئەفەرمێ ملقرتاندن. ئەم ضربە عولەما زۆر قسەی لەسەر ئەکەن، یعنی لەگەڵ گەیشتە ئەوە مەجالی ئەوە نادا کەسی کافر دەستکاتەوە ئەم ملی ئەقرتێن. بۆیە عەزیزەکانم، کاتێککە باسی مەسەلەی یوسر ئەکرێت ئەبێ ئەمە مەقاسیدی شەریعەتی ئیسلامی لە پێش چاومان بێ. کە باسی عوسر ئەکرێت ئەبێ مەقاسیدی شەریعەتی ئیسلامی لە پێش چاومان بێ، کە ئەمە زۆر گرنگە، ئەمە ئەساسە خەڵکی موسڵمان لە میزانی خۆیان لە مەسەلەی یوسر و سەهلکاریدا و لە مەسەلەی عوسر و توندکاریدا تێبگە. دوو هەمین ئەبێ ئێمە یەقینمان هەبێ لەمەی، نابێ بە نەفس و هەوای خۆمان هەرچی زانیمان کە ئەمە یوسرە، ئەمە نەفسمان پێخۆشە بڵێن وەڵا ئەمە یوسر دینی ئەمەی ئەوێ، یان هەرچی بەسەر نەفسی خۆمانەوە ناڕەحەتە بڵێن وەڵا دین ئەمەی ناوێ کاکە توندە. نا، ئەوەی کە شەرع بە واجبی کردووە لەسەرت ئەبێت دڵ ئەوەی پێخۆش بێ، ئەوە پێی ئەوترێ یوسر، با لەسەر دڵی تۆش و لەسەر نەفسی و هەوای تۆش ناڕەحەت بێ. خوای گەورە ئەفەرمێ كتب عليكم القتال وهو كره لكم وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. خوای گەورە قتال و جەنگی لەسەر ئێوە واجب کردووە، کوڕها ناڕەحەتە لەسەر ئێوە. سبحان الله، ئەگەر نەفسی ئینسانەکان بیخواردایە ئەبوایە قتال و جەنگ لە دینە نەبووە لە مەسەلەی میانڕەوی و سەهلیەتیە. بۆیە زۆر کات حرەکاتی ئیسلامی بەتایبەتی فکری ئیخوانیەت ئەلەم خەڵا تووشی هەڵەیەکی زۆر گەورە هاتووە. ئەویش ئەوەیە پێیوا بووە ئەوەی کە لە نەفسی خۆیە، لە واقعی خۆیە، یعنی ئەوەیان کە جێی ئەوە بووە کە یعنی لە سەری بۆستێ هاتووە و توێتی چی لە واقعە لە ناو مجتەمەعە مادام قتال کوڕها
ها لطبع إنسان كرة باباسي قتال لدينا نكين دوري خينوا كل قد سماحتي إسلاما يقناقرته نا فرمي كتب عليكم فرض عليكم واجب كراوة وهو كره لكم جا كره كره لزماني عربيات جاوازيان هي لزماني قرآن لغتي قرآن كاتي وشي بخزمة وشي كره كره زور جاواز اللي يكتري وشي كره أو شيء كإنسان لناخي حقيقتي خويا بيه خوش لبروي بالضم هاتوا شون الضم بوانا بهوش كردن بيه ووضعته كرها يعني سبحان الله كاتي كم من الله دايك أبي زورنا راحت أبي أم دايك بلام أو بري محبته خوش بستيتي مثلا قتالي شوي قورا كرهي وبكاره هنا وهو كره لكم بلام وشي كره قل أنفقوا طوعا أو كرها لناخي ويكزر ربي خوشني كاتي كوا أبخشي كاتب فتح دي هيج محبتي إنساني لقلانية كبضم دي بر لمحبتي إنسان لبنوه خوي قورا فرمي عسى أن تكرهوا شيئا نفسي خوتا بخرابي أزاني بينا راحتا بعسري أزاني لسر خوي بلام وهو خير لكم خير أبو إيو يان هند جار بشتيك بيخوش نفسي إنسان ميلي أكا بلام شري تياي أو والله يعلم وأنتم لا تعلمون خواه جل جلاله بمقام مرامي شريعة ببيوري شريعة آشنايا ايو آشنانين كوابو زور گرنگ ايمي ايمان دار ببيوري خواه جل جلاله ميان رويو تند رويو ببيوين اما خالكي زور قوري ميزاني خواه جل جلاله بو مسلي تيسير وسهلية وبو مسلي تشديد تند روي أقرب نفسي إنسان كان وقالوا لا تنفروا في الحر قل نار جهنم أشد حرا لو كانوا يفقهون أقر فقه تانها بيتيبقن راست النار حتى لكاتي قرمايا إنسان بچيت دروا بچي برو جهات كردن بلام نار جهنم أشد حرا لو كانوا يفقهون يان لما يجي رمضان كاتي كأبيني زور قرمة ونار حتى أقر بنظرية إنسانية كبيبو تسهيل على كاكا والله أما تندروية ورا إنسان بام قرمايا خريكي الرجو قرتن بي زور زحمته بلام كاتي سيري نظرية إلهية كأكي سيري عمومي دين أكي سيري كي يسر لوايات كإنسان كان ليو تشيج لعبدات وطاعات والأقر بويا الشاطبي رضا رحمة خواه لبي أفرمي زور كات مسألة مشقات نارحتي كان لمخالفي هوا بيكونا كردني هوا يعني كاتك جنجك تو بي علي كاك تو نظر مك تو چای خود پارێزە تۆ دڵی خۆت و پارێزە تۆ داوێن و عورەتی خۆت و پارێزە کاتێک کە ئەمە لە ئەوجی قووەتی گەنجیە ئەمە زۆر ناڕەحەتە ئەمە ئەو بە توندی تێئێگا وها تێئێگا کە بەرامبەر بە مافەکانی داگیر کراوە بەڵام لە حەقیقەتە ئەمە ئەکاتە یوسر چونکە مجتەمەعێک پارێزراوە بێ کۆمەڵگایەک پارێزراوە بێ هەموو ئەو نصوصانەی کە باسی یوسر ئەکەن یا باسی عسر ئەکەن ئەبێ ئێمە بە پێوەری شەرع دیقەتیان بدەین بزانین یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆنی بەیان کردووە یعنی تۆ وەرە سەری ئەم فەرمایشتە کە بیرکەرەوە ئەگەر بە نەزەر و پێوەری ئەم فکرانەی ئەمڕۆ بێ ئەبێ بڵێن ئەمە ئەو پەڕی زەحمەت و ناڕەحەتیە بۆ نمونە یعنی ئەم فەرمایشتە پیاوێکی پیر کەس نییە دەسی بگرێ ماڵی لە دەرەوەی مەدینێ یەتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێم پێ بدە بۆ ئەوەی مەجالم هەبێ نێم بۆ نوێژی جەماعەت سبحان الله ڕوخسەتی نادا یەکەم جارە ئەڵە ڕوخسەتی دا کە پیاوەکە ڕۆژبانی کردەوە فەرمی گوێت لە بانگە بێت بەڵێ فەئەجیب جوابی بانگ و دەرەوە وەرە با کەست نەبێ با یعنی هەوام و ئەنواع درەندە لە ڕێگەتا هەبێ با کەس نەبێ دەست گرێ با ڕێگاکە دوور بێ هەر ئەبێ بێ بۆ نوێژ ئەمە ئەگەر بە پێوەری عەقڵانیەکانی ئەمڕۆ بێ ئەبێ بڵێن ئەمە ئەو پەڕی توندڕەویە بەڵام نا ئەمە دینڕەویە ئەمە شەرعڕەویە
یان جاریەک لە ئەنسار تووشی نەخۆشێک هات قژەکانی هەڵوەرین ئەمریان کرد ینی پرسیاریان کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەرزی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم کرد یا ڕەسوڵ الله ڕەئیت چی ئەگەر قژی بۆ دابنرێتەوە قژی ئافرەتی کتێبە بڕە بدرێت لەسەری ئەم فەرمووی لەعن الله الواصل والمستوصل ئەگەر بە فکری ئەمڕۆ بووایە بماوتە ئەمە یوسرە ئەمە سەهلیە بۆ ئەم کەسە بێ نا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەسارێکی ترەوە سەیرەکە لە شێوازێکی ترەوە ئافرەتێکی تر لە ئەنساریەکان چاوی زۆر ئێشی ئەکرد کە مێردەکەی وەفاتی کردبوو کە واجبە و ئافرەتانەی مێردەکانیان ئەمرێت یعنی واجبە لەسەریان کە 4 مانگ و 10 ڕۆژ دابنیشن و ملاحەزەی ئەوە بکەن خۆیان جوان نەکەن نەچنە دەرەوە حرمەتەن بۆ مێردەکان کە وەفاتی کردو وتیان یا رسول الله صلی الله عليه وسلم ئەم ئافرەتە چاوی زۆر ئێشەکە با کلی تێکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری کرد فەرمووی لا نابێت کلی تێ بکەن لە بوخاری و مسلمە فەرمایشتەکە هاتووە ئەفەرمێت لە ڕیوایەتێکە 2 جار 3 جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تووڕێ فەرمووی لا نەخێر نابێ بەم شێوازە إنما هي 4 أشهر و10 ئەبێ 4 مانگ و 10 ڕۆژ چاوەڕێکە نابێ ئەگەر بە نەزەری ئێمە بێ وا هەست دەکەین ئەمانە هەمووی عوسرە ئەمانە هەمووی توندیە بۆیە عەبدوڵڵە سەعەد ئەفەرمێ هەندێک فوضەلا هاتوون ئەوەندە تەوسعیان لەم بابا کرد ئەوەنە باسی تەیسیر و ڕوخسەتیان کرد ئەوەنە باسی ڕەفعی حەرەجیان کردووە میزان و پێوەری خۆیان لەو مەسەلە نەهێشتووە هاتون ڕوخسەتی هەرچی عولەمای وەریان گرتووە کە ئەوزاعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەفەرمێ من أخذ بنوادر العلماء خرج من الإسلام ئەگەر کەسێ بڕوە هەرچی شتە نادیرەکانی علەما هەیە هەمووی وەرگرێ زەلاتی علەما وەرگرێ أفرمي خرج من الإسلام الإسلام درجة الروا يان حسني بصري أفرمي شرار عباد الله الذين ينتقون شرار المسائل يعمون بها عباد الله أفرمي خرابترين عبد كان يخوال سرزوية أوان كأسن خرابترين مسائل كان ورقرن شاوي عبد كان يخواي بيكوير أكن عبد الرحمن كرم هدي الله لا يكون إماما من العلم من يحدث بالشاذ من العلم أو كسي هميشه شتا ناوازكان ونادركان ورسبركان شاذكان لإسلام باسكات ولا علم باسكا أو هر بيناوتري إمام لا علم مهما كان خوي بعلمه كي جورب زاني بيهقي رضا ورحمة خوي لبي إجارته على شو لا معتضد على كتابه كدام السير ممكن رخصي هم علماء كو كردوته على وتم خاوني أم كتاب الزنديقة أو كأمين وسيوة على معتضد السير بلاوتي ونيها هم حديثي تي أو أنا على بيوم وتحديثه كان تواوا بەڵام ئەمە چووە زەلەی علەمای هەموو کۆکردوتۆ لەم کتێبە هەر کەسێکیش زەلەی علەما کۆکاتەوە دینی ئەڕوا دینی نامێنێ ئەڵێ معتەضەد بڕیایدا کە ئەو کتێبە بڵاو نەبێتەوە بسووتێنێت بەڕێزانم زۆر بابەت ماوە ئێمە لە مەسەلەی تەیسیرە باسی بکەین ضەوابیتی شەریعەتی ئیسلامی میزانی خوا لە مەسەلەی یوسر و عوسرە ئێمە قەت ناڵێن ئێمە ئومەتێکی میان ڕەوین یا ئومەتێکی تند ڕەوین ئێمە ئەڵێن ئومەتێکی شەرع ڕەوین شەریعەت شوێنی ئەکەوین دین ڕەوین شوێنی ئەکەوین ئەوەی کە ئیسلام بە یوسری بزانێ ئێمەش بە یوسری ئەزانین ئەوەی ئیسلام بە عوسری بزانێ ئێمەش بە عوسری ئەزانین ئەمە پێوەری خوایە جەل جەلالوه ئەمە میزانی خوایە جەل جەلالوه نابێت کەس بڵێ کاکە پیاوکوژ نابێت بکوژرێتەوە وەڵات چییە توندی تایە أما هەڵەیەکی زۆر گەورەیە ئەمە هەڵەیەکی زۆر کوشندەیە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر واستعينوا بالصبر والصلاة والله نوێژ زۆر ناڕەحەتە نوێژی بەیانیان وەرە لەو خەوە هەستی آخر ئەمە عوسرە نا ئێمە لە هەموو شتێکمانە چۆن لە نوێژێکە کەس قبول ناکە ئەم قسە بکە لە مەسەلەی تەواوی ئەحکامەکانی شەریعەتیشە ئێمە نابێ بین تەنها ئەو لایەنە بگرین کەوە جۆرێک لە تەمەڵی بۆ ئینسانەکان تایە شوێنکەوتنی هەوای ئینسانەکانە نا ئەبێ شوێنی شەرع بکەوین نەک شوێنی هەوای مرۆڤەکان و هەوای فکرەکان بکەوین دیارە ئەگەر ئێمە باسی پێوەرەکان لە لای ئەم بەرنامەشین نەبکەین زۆر گەورەیە هەر بە کورتی یەمە سەر پێوەرەکان لای ئینسانەکان
مرۆڤەکان کاتێکەوە سێ جۆر لە مرۆڤەکان هەن کەیان لە مەسەلەی تەیسیرە قسە ئەکەن، جۆرێکیان منافق و زندیق و منافق و علمانیەکانن، لیبرالیەکانن کە ئەمانە لەناو هەموو مجتەمەعەکانە ئەیەن فەساد بڵاو ئەکەنەوە بە ناوی یوسر و محاولە ئەکەن بابە توندی لەسەر ئەو مناڵەمە کە ئاخر ئەو مناڵە چێتی حیجابی ئەەکەیتە سەر. ئەمە خەڵکێکی نادین ئەم قسانە ئەکا لە کەناڵەکانە دیقەت ئەدەی جاری وا هەیە هەوڵ ئەدرێ بۆ لابردنی حیجاب بە ناوی یوسرەوە بە ناوی سەهلیەوە. ناسانم چ سەهلێک لە یعنی چ عسرێک لە بوونی حیجابە هەیە، چ سەهلێک لە نەبوونی حیجابە هەیە. ئەی باشە بۆ پیاوەکان خۆیان ڕوود ناکەنەوە بڵێن یوسرە سەهلە. یعنی بەڕاستی عەقڵیەتی ئینسانەکان جۆرێک لە وەستان، جۆرێک لە گەندەڵی تێکەوتووە. ئەمانە عەقڵی تووشی حەجەریەت هاتووە، تەحەجوڕێک لە عەقڵیانە دروست بۆ فکر ناکەنەوە. ئێمە مجتەمەعی موسڵمان ئەبێ بیرکەینەوە. ئەوە جۆرێکە لە جۆرەکان. جۆرێکی تر نا خەڵکێکن موسڵمانن بەڵام ئەوەندە فکری غەربیەت کاریگەری لەسەر داناون، هەوڵ ئەدەن ڕائەکەن لە فەرائیضەکان، ڕائەکەن لە واجبەکانی دین، محاولە ئەکەن بە حیسابی خۆیان دیفاع لە دینەکەن بەڵام بە نەفی دیفاع لە دینەکەن. ئەو شتە لێدان لە ئافرەت نەنە لە دینان نییە، هەر شتێک لەو بابەتان جاریە نەنە لە دینە شتی وەمان نییە. ڕاکردنە لە دین ئەمە، ڕاکردنە لەو پەیامەشینە شەرع، ڕاکردنە لە شەرع ڕەوی. سێهەمین فئەیەکن لە ئەصحابی علومی شەرعی کە کۆمەڵە تەڵەبەی عیلم، کۆمەڵە مامۆستای ئاینی تووشی ئەم حاڵەتە ئەبن کە ئەویش ئەوەیە زۆر محاولەی ئەوە ئەکەن کە مەسائلی تەیسیر و ضغوط ئەمانە لەسەر خەڵک لابن بە ناوی دەعوە، بە ناوی بانگەواز، بە ناوی ئاسانکاری لە ناو دەعوە و بانگەوازە. یعنی هەندێک جار ئەبینی سوبحان الله سمبولی زۆر گەورە لە دینە تێک ئەشکێنرێ بەسەریەکە کە پێویستە ئێمە موسڵمان بە هوشیاری تەعامل بکەین. ئەبێ زۆر بە ئاگاداری ئاگامان لێ بەجاری وایە مەسەلەی حیجاب تەساهولیتیە ئەکرێ، مەسەلەی بۆنی خۆشی ئافرەت، مەسەلەی میکیاجی ئافرەت. واللهی یعنی جاری وایە ئەچیتە ناو مونەظەمەیەکی ئیسلامیەوە ئەبینی ئەو ئافرەتانە بە شێوازی خۆیان ڕازاندوێتەوە کە تەسەور ناکرێ کە ئەمە پێچەوانەی شەریعەتی ئیسلامیە، بە ناوی ئەوەی بە ئافرەتی موسڵمانیش دوانەکەوێت لە کاروانەکە و بە ئێمەش یعنی هەندێ حجەجی زۆر بەتاڵ کە پێویستە موسڵمان زۆر ئاگای لێبێ. ئەمانە هەمووی میزانانێکن لە لای مرۆڤەکان کە پێیان وایە کە ئینسانەکان ئەبێ بەم شێوازە تەیسیر بکەن لە دینە و بە پێی ئەهوا تەیسیر بکەن لە دینە کە ئەم هەڵەیەکی زۆر کوشندەیە و ئەبێ ئێمە موسڵمان زۆر بە وریایی تەعاملی لەگەڵا بکەین. بەڕێزەکانم ئەم بابەتە زۆر هەڵ ئەگرێ و زۆر کاتی ئەوێ کە لە زۆر لاوە قسەی تیا بکەین بە تایبەتی مەسائلی حیلەکان. دیارە حیلە ئەگەر هەر زۆر بە کورتی باسی بکەم لەم تۆزەی بەرنامەکەمە کەماوە ئەوەیە کە حیلە شەرعیەکان بەم شێوازەیە کە ئینسان کام حیلە دروستە کام حیلە نادروستە. حیلەیەک بۆ کردنی واجب دروستە، نەک حیلەیە بۆ ڕاکردن لە فەرائیزی خوا و لە واجبەکان. ئەمە قاعیدەیەکە کە عولەما زۆر باسییان کردووە و زۆر خەتەرە ئینسان شوێنی حیلە بکەوێ. دیقەت بدە بەنو ئیسرائیل ڕیبایان ئەخوارد، خوا لەسەر ڕیبا نەیکردن بە مەیمون، بەڵام لەبەر ئەوەی ڕۆژی شەممان لێ مەنع کردبوون کە ماسیەکان بگرن، ماسیەکان لە شەممە ئاهاتن و ئەوانش جۆگەلەکانیان ئەگەر بۆی ماسیەکان نەگەڕێنەوە لە ڕۆژی شەممە کە حرام بوو لەسەریان، لە ڕۆژەکانی ترا ماسیەکانیان ڕاو ئەکرد لەسەر ئەمە خوا مەسخی کردنی بە مەیمون. یعنی سبحان الله لەسەر ڕیباکە چەند عەظیمە نەیکردن لەمەیانە چونکە حیلەیان ئەکرد، خیدعیان لە خوا ئەکرد، فێڵیان لە خوا ئەکرد، خوا ئەبەو شێوازەی لێکردن. ئەوەندە خیدع خەتەرە، ئەوەندە حیلەی شەرعی خەتەرە. وەی ئینسانی موسڵمان لە زەکات دانیا نابێت ڕاکاو بگەڕێ ئادەی لەکوێوە شتێکم دەست ئەکەوێ کەلەبەرێکم دەست ئەکەوێ بۆی زەکاتەکە نەدەم. نا، ئەبێ حیلە شەرعی نەکە بۆ ڕاکردن لە واجبەکان، بەڵکو ئەگەر لە شوێنێکە واجبێکی بۆ نەکرا هەوڵ بدە بە هەر جۆرێک لە جۆرەکان محاولە بکات ئەو واجبە جێبەجێ بکە. بۆیە کاتێک کە ئەیوب عەلەیهی سەلام یعنی
فەرمان ئەکا و نەزر ئەکا ئەگەر چاک بێتەوە 100 لە خێزانی بدا. نەزری کردووە نەزر واجبێکە چی بکە؟ خۆی گەورە فەرمێ 100 پوش بگرە بەدەستەوە بیدە لە خێزانەکەت، لەبەرەوەی واجبێک جێبەجێ ئەبێ دەرگایەکی بۆ ئەکاتەوە. ئەم بابەتە زۆر هەڵئەگرێ، داوای لێبوردن ئەەکەم ئەگەر نەمتوانی بێ تەواوی حەق و مافی خۆیم پێدا بێ، ئەوەندە ئەڵێم لە خزمەتتانە میزانی خوا جەل جەلالوه پێوەری خوا جەل جەلالوه لە مەسەلەی یوسر و لە مەسەلەی ئاسانیەتیە، لە مەسەلەی میانڕەوی و توندڕەویە ئەوەیە کە ئینسانی موسڵمان شەرع ڕێو بێ، شوێن شەرع کەوێ، شوێن دین کەوێ، شوێن ئەم بەرنامەشینی ڕەب العالەمین کەوێ. بەڕێزەکەنم لە مەسەلەی یوسر و عوسرە لە عەقڵی ئینسانەکانە و لە فکری ئینسانەکانە یوسر و عوسر ئەبەو شێوازەیە چی لەگەڵ هەوا و ئارەزوی ئینسانەکانە گونجا ئەوە پێی ئەوترێ یوسر، چی لەگەڵیان نەگونجا پێی ئەوترێ عوسر، کە ئەمە پێچەوانەی شەریعەت و ئەم بەرنامە شیرینێ. داوا ئەکەن لە ذاتی پاکی پەروەردگار ڕەحم و بەزەی و میهرەبانی خۆی بەسەرمانە ببارێنێ. یا ڕەبی خۆی ئەم بەرنامە و تاوی بەرنامەکانمان لێ قبوڵ کە و خاتری گەورەی خۆت پەروەردگارە داوا لێ ئەکەین ئێمە بەرەو ڕۆژانێکی زۆر مبارەک ئەڕۆین. یا ڕەبی خۆی لەسەر جەم گوناهمان وبورە، دەرگاکانی خێر بەسەرمان ناواڵاکە، ئارامی بخەرە دڵمان، ئارامی بخەرە ماڵمان، ئارامی بخەرە نیشتیمانمان. آمين آمين والحمد لله رب العالمين.